لزمانی حەزرەتی عیسا چەند کافرێکی زندی گوتیان حەزرەتی عیسا دەبی بێی مردیمان بۆ زندی بکەیتەوە جا ئەویش بە ئیزنی خۆی گەورە مردی زندی نەکردەوە گوتی کاتێک چوو مردێکی زندی کردەوە گوتیان نا ئەو مردیە 10 ساڵە مردووە ئەمە قبوڵ ناکەین مردێکمان دەوێت 4-5 ساڵ مردبیتن ئیگوتی چێتان دەوێت وتیان وەرە قەبری سامی کوڕی نوح سامی کوڕی نوح حەزرەتی نوح ئەوەتە لێرەیە وەرە بزانم ئێستا کووە و حاڵی کووە و باز زندیکەینەوە چۆ سەر قەبرەکەی لە خۆی گەورە پاراوە منازاتی کرد خوای ئەوانە داوام لێ دەکەن کە مردی زندی بکەمەوە ئەوەش بە ئەمری تووە بەدەستی من نییە خوایە ئێستا ئەو سامەمان بۆ زندی کەیتەوە کاتێک کە بانگی سامیان کرد کە هاتە دەرە پیر ببوو تیان کاکە تو لە زمانی تو پیری نەبووە لە زمانی تو پیری نەبووە چێران پیر بوو گوتی وەڵڵاهی لەگەڵ نیدایەکەی وەمزانی قیامەتە بۆیە لە ترسان ڕاپەڕیم گوتی باشە وەزعت کووە گوتی وەڵڵاهی وەزعم کوبی 4,000 سارە مردوم هەتاکو ئێستا گەرماتی و ئەزیەتی ڕوحکێشانم لە قەڵب هەرماوە هەتاکو ئێستا 4,000 سارە مردووە هێشتا ئێستا ئەزیەت و گەرماتی و حەرارەتی ئەو مردنەی هەروە لە ناو لەشی تەزوو دەکا و هاتوچۆ دەکا و هەستی پێ دەکاتن جەماعەتێک لە بەنی ئیسرائیلەکان داوایان لە خۆی گەورە کرد کە مردێکیان بۆ زندی بکاتەوە هەندێک پرسیاری لێ بکەن ئەوە ئیمامی قورتوبی لە کتابی تەذکیرەی دەجێڕتەوە دەفەرمی خۆی گەورە زەلامێکی بۆ زندی کردنەوە گوتی وەزعت چۆنە گوتی وەڵڵاهی وەزعم چۆن بی عمرم 100 ساڵە مردوم گوتی وەزعم چۆن بی من 100 ساڵی ڕێکە مردوم هەتاکو ئێستا هەر ئەو ئەشکەنجە و ئازارم لێیە کە ئەو ڕۆژەی مەلەکول مەوت ڕوحیات کێشامە هەتا ئێستا سبحان الله ڕوحکێشانێک بێ ئەوەندە بە ئەزیەت و بە ئازار خوای ئەوەی نییە کە ئێمە خۆمانی بۆ حازرکەین